السلام عليكم. هیوادارم باش بن جەماعەت وەکو ئاگادارن دوێنێ شەڕێکمان کرد ئەگەر دیقەتی وەکو ناوەفازی شەڕمە کرد و زۆرمە مەزبوط نەبووم. حەز دەکەم باسی شتێک بکەم. من دەیەم وتوومە من مڵکی ئێوەم، من مڵکی خۆم نیم. حەز دەکەم یانی کە منۆڕم کە شەڕێکم شتەیە کە مناڵم دەموچەی ئێوەم من کە لە ڕەشم بە بۆنەی ئێوە لێرەم. من نامەفازیلم بە بۆنەی ئێوە، نامەفازیلم، من نامەفازیلم بۆنەی خۆمەوە. بەڵام حەز دەکەم ئاگاداری تۆزێک خەڵکیش کەمەوە کە بڵام دای لەبوور نەکەم بۆ نمونە یەک کە ئەوەی کە توانم هەبوو نەم کرد، بەڵام خۆشە تێشتان گەرم کە بۆچی بەڕاستی زۆر باش نەبووم. حەقە باس کرد، یانی بەری پێویست ناکات لە عەرەبی شارما شتێک زۆربەی کەس لێنێ بزانێ یا هەندێک کەسێ بوون، من زۆربەی لێنێ نەزانێ کە بۆ نمونە ڕۆژی وەزنداگرنەکە 15 نەفەر خۆی کردە ژوورەکەمەوە لە ماڵەکەمەوە کە ئوتێلەکە منمەوە. من لە کاتێوە کە ئەتوان بڵم 3 کیلۆ ماوە بوو یان 4 کیلۆ ماوە بوو بۆ وەزنەکەم، کەعنی بەلای کەمەوە من 14 کیلۆ داگرم، 10 کیلۆم زیاتر داگرت بوو. من لە حاڵەتی کەسێک یاریزان بێ بۆ نمونە تێگە کە تۆ وەزن داگری لە حاڵەتی وەکو مردنێ وایەوە. من لەناو ساونام کرد و هاتمە ناو ساونا و لەگەڵ تەرمە بڵێنکت هەیە ئەوەی کە بۆ نمونە سەرما بکە سەرما بۆ یان شتێک لە خستەخانی بەتانیەکە لە خۆتیت زیاتر ئاراقی پێکاتەوە. خاولی و ماوە بەسەر خۆمە و بەسەر سەرمە و لە گیانمە و هەتەوە خۆتە بەستە بکە ئاراقیتەوە. هەتە تەقەمامەوە و بە خێزانم وتم بڕۆ حەزت دەبێ سەهۆڵ بێنە لە مارکێتەکە خەریک ئاخیچەم لە تووریە سۆڵ خەمەتەمە و گازی دەگرم و تفێکەم و عیب نەبێ. کە ڕۆیشتە دەرەوە مامۆستاکانم لە ئەکسبۆکسیانە کرد، منیش پاڵ کەوتو بووم. بەها بەبزەم 3 دەقا بێ ڕۆی جەم لە تەپەی دەرگیا و بەڵا خێزانم زۆر خێرا ڕۆشت و هاتووەتم هەڵبەتە شتێک بووە یان هیم بوو. وتم مامۆستا ئەتوان دەرگا بکەیت و حەزت نەبێ؟ مامۆستاکەم دەرگای کردەوە و 15 نەفەر خۆی کردە ژوورەوە. 15 نەفەر چەچیانی بوون هاتنە ژوورەوانە و هەدەفەکەیان هەیە دی، یعنی هەدەفەکە بۆ کە من شەڕ نەکەم و بەڵام هەر کردم ناخرێ، بەڵام ئەو شەڕی من نەبوو. یعنی ئێتر هاتنە ژوورەوە و هاتنە بەردەمەوەنە مامۆستاکانم هەستا و چی وتیوانە من بەستوومەوە وتم ئەگەر سوسوورکەکان هاتن وتم ئەگەر پیاو بیت وتم بۆستا کە وەزنەکەم شەڕەکەم تەواو کرد. وتم وەرە من و تۆ لێ شەڕەکەین. وتم چەند جار نامم بۆ ناردی، وتم وەرە دەرگم خۆش شاردوتۆ. وتم بۆ لە بە شەڕەتە شەڕهێنە. وتم مشکیلای لێ نەیەکەم، وتم یارمەتیم بە. هەڵا هاتە سەرم زلەیەکی لیام هەم وتم قاح بە پیاو بە. وتم باش شەڕەکەم تەواو کە شەڕم هەیە بەیانی. وتم من گەورەتری شەڕانێ زلەی دووەمی لیام هەستاموانە هەستام وستم چۆقۆ دەرکەموانە و تر دەنگە دەنگ ڕوویە مامۆستاکان پاڵیان پێێنا و تۆزە ترسان ڕایان کردوانە بوویتەن پۆلیس و ئەمە یەتوانێت بینیان بە دۆشتە گەڕام ڤیدۆکەش دار تۆزە دەستم دەرەکەموانە یان جوڵمە و ئەمێ شەڕکەم و خۆشیان پاڵ بەیانی بخوایان یان تۆزیکان دوانسانیکان بە 15 نەفەرەکەوە و گیرە بیان ویستیا بەخوا نەک لیان هەر سەریان سەری منیشانە بڕێ بتێنە توێ لە ئاخیرەمە فیلمی ئەوەی نییە ڤاندام و ئەوە بڵام ئەتۆم لە 15 بەم لێک ڕۆژە هەموو کاریزانیشن. معنی هەپە لە ماریان نام لە کاتی وەزنداگرنەکە کە تۆ لە حاڵەتی مردنی ڕاستە پێ وڵام وەکو پیا و قورسە وەریگریت و هیچیش نەڵێ خاستەم وەکوم من خودی خۆم منۆم پێ هەزم ناکرێ. ئەتوان بڵم ئەو ڕۆژە نەخەوتم هیچ بەرێ من پێم هەزم ناکرێ شتەوە بەتەبێ وەریگرم یەکە بێتە ناو ماڵمە و وەکو بڵێیت تعادەیەکی لێ کردم و منیش هیچ نەکەم. بەخوا لە ژیانمە شتووە ڕوونیاوە من ئاتەنەوەی وەی کردو بێ دوێشکەم بڕیوە. بەڵام گەورەترین شەڕم بەردەما بوو پۆلیس هاتۆیە و قسە کرا و بەر ئوتێلەکە هەر دەنگە دەنگی ڕیاوە مامۆستاکانیشیان نامۆن هیچ نەکەی شەڕێکی منیان گرتبوونیان شتبوون. وتم بەری پێشە ڕاست شەکرد ئێوە کاکە 15 نەفەرەتی تۆ چیت تێمان کوژن عیب نەبێ وتی
بشانەوێتوانن بۆمان تێخن باش و هەر ڕۆشتن بەڵام ئەتوانم بەڵام پۆلیس هاو نەخۆتم حتا چی هەر نەخۆتم ڕۆژە پێنجی بایانی سەی بایانی وستم ڕم بخەوم هەستامەوە دیسان وەزنداگرتەوە تر ڕۆشتم بۆ شەڕەکەشم بە مەزبوطیەکە بەرە لێ نەبوو تر لێرە دانیشم بڵام ئەمە وەڵاهی وابوو باشتم کردیان نا بەڵام چیتر ئاوەیە مەسەلەکە کوڕیە و بەداخەوە